72 ساڵ بەسەر نسکۆی گەلی فەڵەستیندا تێدەپەڕێت دوای ئەو ماوە دوور و درێژە و بەخشینی هەزاران شەهید و ئاوارەبوونی دەیان هەزار کەسیش. دۆخی ئەو گەلە نەک بەرەو باشی ناڕوات بە پێچەوانەوە بەهۆی ڕێککەوتنامەی گرێبەستی سەدا ئێستا لە بەردەم گەورەترین مەترسی مێژوویدایە. فەڵەستینەکان 15 ئایاری هەموو ساڵێکیان بۆ یادی ئەو ڕۆژە داناوە کە لەو بەروارەدا لە ساڵی 1948 لەلایەن گروپە زایۆنیەکانەوە لەسەر ماڵ و حاڵی خۆیان دەرکران و کۆمەڵکوژیان دەرهەکرا. لەو ساڵەدا دەوڵەتی زایۆنی بە ناوی قەوارەی ئیسرائیل لەسەر خاکی فەڵەستین ڕاگەیەندرا، ئەمەش دوای ئەوەی 800,000 فەڵەستینی لە ناوچە جۆرا و جۆرەکانی خاکی خۆیانەوە ئاوارەی کەناری خۆراوە و کەرتی غەزە وڵاتانی دیکەی دراوسێ کران. ئەمەش لە کۆی 1,400,000 دانیشتووی ئەو ناوچانەی لەو ساڵەدا داگیرکران. بەپێی زانیاریەکانی دەستگای ناوەندی ئاماری فەڵەستین، ئاماری ئاوارەکان لەو کاتەوە تا ئێستا بۆ 9 قات زیادی کردووە کە تاکو کۆتایی ساڵی 2019 ئاماری فەڵەستینیەکان لە زێدی خۆیان ئاوارە بوون گەیشتووەتە 13,400,000 کەس. بەپێی ئاماری ئۆنۆروا تایبەت بە کاروباری ئاوارە فەڵەستینیەکانیش ئاماری ئەو کەسانەی لە ئاوارەییدا و ژیان دەگوزەرێنن بریتین لە 5,600,000 فەڵەستینی. گەرچی ئامارەکەی ئۆنۆروا بەشێکی زۆری لە ئاوارە فەڵەستینیەکانی لەخۆ نەگرتووە، بەو پێی ئەوانەی لە نێوان ساڵی 1949 تا جەنگی حوزەیرانی ساڵی 1967 ئاوارە بوون تۆمار نەکراون. بەپێی بەڵگەنامە مێژوویەکان لە نسکۆی ساڵی 1948دا گروپە زایۆنیەکان زیاتر لە 70 کوشتارگەیان دژی فەڵەستینیەکان بەرپا کرد کە تێیدا زیاتر لە 15,000 کەس ژیانیان لەدەستدا. لەو شاڵاوەدا ئیسرائیل دەستی بەسەر 774 گوند و شاری فەڵەستین داگرت. لەو ناوچانە 531یان بە تەواوەتی خاپور کران، ئەوەشی دەربازی بوو ڕوبەڕووی یاسای ژێردەستەیی قەوارەکە کرانەوە. بەپێی دوایین ئامارەکان لە ماوەی 72 ساڵی داگیرکاریدا ئەو فەڵەستینیانەی تا ئێستا بەدەستی قەوارەی زایۆنی کوژراون 100,000 کەسن، ئەمە جگە لە 1 ملیۆن دەستگیر کراو. بە بڕای پسپۆڕان ئێستا فەڵەستین لە بەردەم گەورەترین مەترسی مێژوویدایە بەهۆی ئەوەی ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا و چەند دەوڵەتێکی عەرەبی بە تایبەت سعودیە و ئیمارات و بەحرەین و میسر سەرقاڵی جێبەجێکردنی پیلانێکە کە بە ڕێککەوتنی سەدە ناسراوە. بەپێی ئەو ڕێککەوتنە پایتەختی ئیسرائیل لە تەلئەبیبەوە دەگوێزرێتەوە بۆ قودس، هەروەک پرۆسەیەکی دیکەی داگیرکاری لەسەر زەوی فەڵەستین دەست پێ دەکات کە غۆری ئەردەن و سەرجەم ئۆردوگا جوولەکە نشینەکان دەخرێتە ژێڕکێفی ئیسرائیل و دەبێتە بەشێک لەو قەوارەیە کە ئەمەش لە سەدا 30 خاچی کەناری خۆر ئاوایە. هەر بەپێی گرێبەستی سەدە دەبێت حکوومەتی فەڵەستین دان بە قەوارەی ئیسرائیلدا بنێت وەک دەوڵەت و ئاوارە فەڵەستینیەکانیش بۆیان نییە بگەڕێنەوە بۆ سەرزێری خۆیان.